بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ماوەیەکی زۆر لەمانەوە لە وڵاتی بیلاڕوسیا یەکەمین کاروانی کۆچبەران گەشتەوە عێراق و بەشێکیشان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هاتنەوە هەرێمی کوردستان. ژمارە ئەو کۆچبەرانە 430 کۆچبەر و کامڕۆ گەشتنەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. وتەبێژی حکوومەت ڕایگەاند ئەو کۆچبەران لەلایەن قاچاقچیەکانەوە هەڵخەڵەتێنداون ئەگەر ناکێشەی سیاسی و ئابووری و ئەمنی لە کوردستان نییە. دوای گەشتنەوەشان ژمارێک لە کۆچبەرەکان قسەیان کرد و ڕایانگەیاند کە مایەک ئازاد نییە و ناتوانن قسە بکەن. لە بەرنامی ئەمڕۆ سەر سەرگەڕانەوەی ئەو کۆچبەرانە و چارنووسی کۆچبەران لە وڵاتی بیرروسیا و ناکۆکی نێوان بیلاڕوسیا و یەکێتی ئەوروپا لەسەر مەسەلەی کۆچبەران دەکەین لەگەڵمان. دوای ماوەیەکی زۆرمانەوەیان لە وڵاتی بیلاڕوسیا یەکەمین کاروانی کۆچبەرانی هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئەرکی حکوومەتی عێراق گەڕانەوە. ژمارەیەک لەو کۆچبەرانە لە کاتی گەیشتنەوەیان بە هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەبارەی دۆخی خراپی خۆیان قسەیان کرد. یعنی سەد هەموو ڕۆژێکیان هەموو دەقیەکیان مردنە. بۆچی؟ ناڕەحەتە، بارانە، سەرمایە، مناڵەکانیان برسیانە، شیر نییە، جل نییە بیکەنە بن. خواردن جیامان خواردووە، گەڵامان خواردووە. ئەوەی کە بزن و نەخێر کۆمەڵ مایەک ئازاد نییە لێرە الحەقی. ئەوەی کە لە ناخمدا دەری ببڕم 4 مەتریکە ناڕۆم بۆ خۆشم نازانم بۆ چێم دەبن. ئەوە حەقەتە، خەڵک بۆ دەڕوە. هەر ژیان نییە کاکە گیان، کەیەوە ژیانە. یعنی ئەوەی کە کەروگا حاشا لە ڕووتان دەیخوا لەوێ ئەو مرۆڤە جوانانە دەیخۆن. ئێوە ڕێگایەکی بەڕێگایەکی ئارامتر بۆتان هەڵ بکەوێتەوە جارێکی تر ئەم دۆخە دەخڵقێنەوە کۆز دەکەنەوە بۆ ئێستا. هەر ئێستا ئەو جلوبەرگەی لە بەرمەکە نەشۆراوە. من بە بۆنەکەی کاس بووم. ئێستا ئەگەر ڕێگایەکەم پێش دەڵێن و پێتان شک دێ ماڵ و منداڵەکەم لەبەر ئەو دەرگایە چاوەڕێ ناڕۆمەوە، ڕێک دەڕم بۆ ئەوێ. ئێمە داوا ناکەین لەبەرەوەی ئێمە ئێستاش مەمنونین هەر کۆمپانیایەک بۆ ڕێگایەک بمانێرێ بۆ ئەوی دەربازمان بێ لە وڵاتە مەمنونیشین بگرە تەییدیشیان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین کە ڤیزێکمان بۆ وەرگن. لەبێ پلانی ئەو حکوومەتەی لەبێ ئیشی هەراتینە من ئەو تقریبا 5 ساڵە زان کۆم تەواو کردی، خێزانم مەحەدی تەواو کردی، هیچمان تەعین نینە کە تەعین نەبم نە ئیشەکەم کاکە تەعینی ماکە ئیشەکەم لەو بدینەوە بەس حکوومەتت نییە، یعنی هیچ نییە، قانون هیچ نییە لە وڵاتی بەڕاستی لەبێ پلانی ئەو حکوومەتەی هەردین بەخۆی تەعین بم خۆم و خێزانم با یەکمان تەعین کا بزانە دەڕۆمەوە بۆ ئەوروپا بەس کە ئەمە هیچمان تەعین نەبی چ بکەم ناعیلاجم. نیشتیمە زۆربەی زۆری هاونیشتیمانی وتەبێژی حکوومەتی هەرێمیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە فڕۆکەخانەی هەولێر جارێکی دیکە پاساوەکانی کۆچی هاوڵاتیانی خستە سۆی قاچەقچیەکان و ڕایگەیاند خەڵک لەسەر کێشەی سیاسی و ئەمنی و ئابووری کۆچی نەکردو و فێڵیان لێکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان تاکید دەکاتەوە کە بەداخەوە ئەوانە بوونە قوربانی دەستی قاچاقچیەتی و لە هەمان کاتشدا کە ئەم بابەتە بەداخەوە کرا بە بابەتێک سیاسی واویستیان لە ڕێگای ئەم بابەتە ناوبانگی هەرێمی کوردستان لە کەدار بکەن و ئەمڕۆ خۆشبەختانە وەجبەیەکی باشی ئەم خەڵکە دەگەڕێتەوە کە نزیکەی 431 کەسن، بێگومان نزیکەی 95 لە سەتی ئەمانە دانیشتووی هەرێمی کوردستانن. ئەمانە کە پەسەپۆرتیان نیە ڤیزا پاسن بۆ دروست کراوە و تەنانەت لە غەرامەی دواکەوتنی ڤیزەکەشیان عەفو کراون و تەنانەت پشکنینی PCRی ڤاکسینی کۆرۆنا ئەمەش عەفو کراون. بۆیە هەموو تەسهیلاتێک لەو بارەوە بۆیان کراوە بۆ ئەوەی گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و هەر بۆ معلوماتان ئەم ساڵە بەراورد و ئەو 2 ساڵە بە بەراورد لە ساڵەکانی تر ڕێژەی کۆچکردن کەمتر بووە، بەڵام بەداخەوە هەندێک کەس هەندێک لایەن بابەتی کۆچکردن بەستیانەوە بە مەسەلێکی سیاسی ئەمنی ئابووری کە ئەمە هیچ ئەسڵ و ئەساسی نییە. بێگومان ئەوانەی کە ڕۆیشتن فرێو دراون فێڵیان لێکراون لە ڕێگای ئەو قاچاقچیانەکەوە بڵێن دەرفەتیان بۆ دەرەخسێ بۆ ئەوەی نیشتە جێبن ئیقامە وەرگرن لە وڵاتەکانی ئەوروپا کە ئەمە هیچ ئەسڵ و ئەساسی نەبوو. کۆچبەران لە وڵاتی بیلاڕوسیا کە ژمارەیان لە 3000 کەس زیاتر دەبێ دوای بێهیوابوون لە کردنەوەی سنوورەکان لەلایەن پۆڵنداوە ناوچە سنووریەکانی بیلاڕوسیا و پۆڵندایان بەجێ هێشت و چوونەتە کەمپێکی بیلاڕوسیاوە. هاوکات 430 کۆچبەریش بە شێوەیەکی ئارەزوومەندانە گەڕانەوە عێراق و هەرێمی کوردستان و
لەلایەن حکوومەتی عێراقەوە فڕۆکەیان بۆ دابین کراوە. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا عومەر دکتۆرە لە بواری کۆچ لە هەولێرەوە هەروە بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە ڕانیەوە لەسەر قەیرانی کۆچ قسە دەکەین سەرەتا لە چینە هەولێر لای دکتۆر عەبدوڵڵا. کاک دکتۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر قەیرانی کۆچ چ لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و چ لەسەر ئاستی نێوان بیلاڕوسیا و یەکێتی ئەوروپا. سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانتان. تەبعاً ئەوەی دەیبینین کۆچکردن بەردەوامە لە هەرێمی کوردستان بەرە و وڵاتانی ئەوروپا و لە وڵا ئەمەش ئەتوانم بڵێم کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ هەم بەڵێ گوێم لێتە؟ بەڵێ کاک دکتۆر فەرموو گوێمان لە جەنابتە کاک دکتۆر فەرموو. بەڵێ عەفوان تەبعاً کێشەکە کێشەیەکی نەک بۆ بەس بۆ هەرێمی کوردستان دروستکردووە بۆ یەکێتی ئەوروپاشی دروست کردووە. لە یەکێتی ئەوروپاش ئەم کێشەیە دروست بووە هەم لە ناوخۆیان بە حکومی ئەوەی کە پۆڵەندا یەکە لەو دەوڵەتانی کە 27 دەوڵەتن و ئەمانش لە سنووری نێوان بیلاڕوس و پۆڵەندانە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە تەبعاً یەکێتی ئەوروپا لە هەوڵدایە کە بە بەردەوامی بتوانی کێشەکان چارەسەر بکە لە نێو بەڵێ کاک دکتۆر. کاک دکتۆر فەرموو بەڵێ بەردەوامە کاک دکتۆر. طبعاً ئەو کێشە بەڵێ گوێم لێتە کاک حەچی. ئەم کێشانە وای کردووە کە کێشێکی گەورێتە وەکو باسمان کرد بۆ یەکێتی ئەوروپا دروست کردووە بە حکمی ئەوەی کە گوتمان پۆڵەندا دەواازەیەکە بۆ چووناوی یەکێتی ئەوروپا و بەکارهێنانی شینگن لەلایەن پەنابەرانەوە بەڵام داخستنەکەی لە نێوان بیلاڕوسیا و پۆڵەندا ئەمە ئەو گرژەی دروست کردووە بۆ پەنابەرانی خۆمان وەلەو کاتە و کە طبعاً سەرمایەکی زۆرە بۆ شوێنە ئەمەش کێشەیەکی دروست کرد بۆ پەنابەران خودی خۆیان بۆ ئەم چارەسەری ئەم کێشەی طبعاً چەند ڕێگای دەتوانێت بگرێتە بەر. یەک لەو ڕێگانە ئەوەیە کە پۆڵەندا دەتوانێت دەواازەکان بکاتەوە بەڵام بەهانگی لە نێوان هەموو کە 27 دەوڵەتن یارمەتیەک بیری بدەن بتوانن ئەم پەنابەرانە تەوزیع بکەن بەسەر شوێنەکانە و لە هەمان کاتدا ڕێگایشتر ئەوەیە کە طبعاً وەکو وتمان بە ژێرەی ئیتفاقیەکانی نێودەوڵەتی هەموو کەسێک مافی پەنابەرێتی هەیە وتوانێت ئەوەیە کە دەتوانی پەنابەرێتی تەقدیمکە لە شوێنێکە بۆی دەچی. کێشەکە ئەوەیە وەکو باسمان کرد کە پۆڵەندا ئەم ڕێگایی داخستووە ئەمەش داخستنی ئەم ڕێگاش ئەمەش دژی پەیماننامە نێودەوڵەتیەکانە و دژی ئەو پرینسیپڵان نێودەوڵەتیانەیە کە پۆڵەندا یەک لەو دەوڵەتانەیە کە واژووی کردووە هەم لەگەڵ یەکێتی ئەوروپا هەم ینی لە ئاستی هەرێمی هەم لە ئاستی نێودەوڵەتیە کە لە ئیتفاقیانەکان تەوقعی کردووە. باش کاک دکتۆر بەس سەبارەت بەوەی کە هۆکاری چیە کە تاکو ئێستا وڵاتانی یەکێتی ئەوروپا و بیلاڕوسیا چارەسەرێکی یەکلاکەرەوەیان نیە یاخود بڕیارێکیان نەداوە لەبارەی ئەو کۆچبەرانەوە؟ کێشەکە زیاتر کێشەیەکی سیاسیە کاک حەچیم لەبەرەوەی یەکێتی بیلاڕوسیەکە لەو دەوڵەتانەی کە ئابلوقەی ئابووری لەسەر لەلایەن یەکێتی ئەوروپاوە و لوشینکۆ سەرۆکی طبعاً یەکێتی ئەوروپا ئەو سەرۆکی بیلاڕوسیا لەگەڵ ئەوەدایە کە بە پەنابەر بەکاربێنێ وەکو وەرەقەیەک وەکو پاڵەپەستۆیەک وەکو زەختێک بەسەر یەکێتی ئەوروپا بە بەکاری بهێنێ بۆ ئەوەی ئەو ئابلۆقە ئابووری کە لە سەرێتی کەمی بکاتەوە و زۆر و بیرروبۆچوونەکە لەلایەن یەکێتی ئەوروپا کە ئەو بیرروبۆچوونە وا دەردێت کە بیلاڕوسیا پەنابەران بەکاردەهێنی یاخود پاڵیان پێوەدەنێ بەرەو دەواازەکانی ئەوروپا دەواازەکانی پۆڵەندا بۆ ئەوەی ئەو کێشانە بۆ خۆی چارەسەر بکەیان ئەو ئابلۆقە ئابووری لە سەرێتی کەم کاتەوە. یاخود ئەمەش حەقێکە لایەن بیلاڕوسیا داوا دەکات کە
ئەو ئابلو قابلی کە لەسەریتی کەم بکرێتەوە و داهاتێک وەربگری بەرامبەر بەو پەنابەرانی کە لەو شوێنانە وەریان گرتووە تەبعاً پەنا بۆ زانیاری بینەرە بە ڕێزەکان ئەو پەنابەرانی کە لە هەرێمی کوردستان چوون هەمویان بە دەواازەیەکی یاسایی چوون بەرەو بیلاڕوسیا ئەم لە ڕێگای لە فڕۆکخانی هەولێرە لە ڕێگای تورکیا و لە ڕێگای بەغدا چوون کەواتە مانەوەیان لەو شوێنانە مانەوەیەکی یاساییە تاوەکو ویزەکەیان بەسەردەچێ بەڵام کاتێک ویزەکەیان بەسەر چوو ئەمانە دوو ڕێگایان لە پێشەوە فەرموو کاک دکتۆر دوو ڕێگاکە بە کورتی باسکەی سپاس دەکەم. بەس وتم ئەو دوو دەواازەیە کە لە پێش ئەو دوو ڕێگایە کە لە پێشیانە ئەوەیە یان دەبی ئەو پەنابەرانە داوای پەنابەریەتی بکەن لەو شوێنێکە لێنە یاوە خود دەبی بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان. دەگەڕێم وڵات کاک دکتۆر عەبدوڵڵا سێن لای کاک بەکرعالی لە ڕانیەوە. کاک بەکر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێزت بزانم لەبارەی گەڕانەوە یەکەمین کاروانی کۆچبەرانی هەرێمی و عێراق لە بیلاڕوسیاوە کە بازدەوەکی زیاتر لە 3-4 هەزار هاوڵاتی ئەمڕۆ 431 هاوڵاتیان گەڕاونەتەوە. سڵاوی خوای گەورە لە بەڕێستان و تەواوی بینەرانی کەناڵی پێام زۆر سوپاس. دیارە دەمانەوێت لە ڕێگەی کۆمەڵەکەمانەوە سوپاس و پێزانین خۆمان ئاراستەی حکوومەتی عێراقی و 2000 حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە هاوکار بوون لە گەڕانەوەی ئەو هاوڵاتیە بەشمەینەت و بێزار و چارڕەشانی کە ماوەی زیاتر لە 12 ڕۆژە گیریان خواردووە لە نێوان هەردوو وڵاتی بیلاڕوسیا و لیتوانیا یاخود بڵێن لە سنوورەکانی پۆڵندا پێمان خۆش بوو بەڕاستی کە ئەوانش کە هاتوونەوە دیارە بە ڕەزامەندی خۆیان هاتوونەوە. چەند ڕۆژێک حکوومەتی عێراقی لەسەر خەتە نوێنەری پەیوەندیەکان لەسەر خەتە چەند دانیشتنێک کراوە دیارە گومانی تێدانی ئەوانە بێزار بوونە زۆر ناچار بوونە هیچی وایەک نەماوە کە بتوانن لە ڕێگەی ئەم سنوورانەوە داخلی ئەوروپا ببن. بۆیە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە توانیویانە کاراسانی بکەن بۆ گەڕانەوەی ئەو هاوڵاتیانەیە و هاونیشتیمانیانەی کە بەڕاستی نیشتیمانیان جێهێشت بوو بەرەو هەندێکان کەوتبوونە ڕێ دڵخۆشین بۆی چکە 2000 ئێمە دەبینین ئەوانەی کە لەم سەر سنوورانن ئەگەر بێت و ڕێگاکان نەکرێتەوە ئەنجامیان وەکو دەرەنجامی ئەو هاوڵاتیانە ژۆکو ئەو قوربانی دەبێت بەداخەوە کە لی کەوتۆتەوە و چەند گەنجێک و چەند هاوڵاتێکمان گیانی سپاردەوە چەند کەسێکی ژێستا بێسەر و شوێنن. باشە کاک بەکر سەبارەت بۆی کەوەکاری چییە کە باز لە زیاتر لە 4000 هاوڵاتی دەکرێت تا ئێستا ئەوەی کە بڵێن ئارەزوومەندانە گەڕاوەتەوە 430ەکە بۆچی خەڵک ئەو ژیانە قورسە هەڵدەبژێرێت هۆکارەکەی چیە ناگەڕێتەوە بۆ هەرێم؟ بەر لەوەی من باس لە هۆکارەکانی بکەم دیارە چەند جارێک ئێمە لە 2011ەوە کە بەردەوام کۆچ بەردەوامی هەبووە ساڵ لە 2 ساڵ ڕێژەی کۆچ بەرز بۆتەوە تا ئەو کاتێک قسە لەگە بەڕێستان دەکەین ئەو شەپۆلە بەرفراوانەی وڵاتی بیلاڕوسیا کە هاوڵاتێکی یەکجار زۆر هی هەرێمی کوردستان و عێراقیش لەو سنوورانە گیریان خواردووە. دیارە ئێمە بۆ ئەم مەبەستە توانیومانە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە ڕێگەی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینەوە جەنابی کاکی واقەرەنی پاکێجێکمان ئامادە کردووە دیارە تەواوی هۆکار و تەواوی هەتا چارەسەرەکانی کێشەی ڕەوکردنی گەنج بەڕاستی نەکرد بڵێن کۆچ چونکە کۆچ دیاردەیەکە لە هەموو وڵاتان کارێکی سروشتیە بەڵامەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ڕوودەدا ڕەوێکی بەرفراوانە بەداخەوە ئەوەش کە دەبینین ئەمە ئاراستەی پەرلەمان و حکوومەت و هەتا ئەنجومەنی وەزیران کراوە بەو هیوایەن ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەرێم جێگیری هەر سۆک سەرکایەتەکەی ئەوانەی کە ناومێنە بێنە سەرخەت بەپێی ئەو پرۆژەی کە ئێمە داومانەتەیە پرۆژەی چارەسەری کێشەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ناویشیدا گەنج بۆ ئەوەی بتوانین ڕێگلێک بین لانیکەم نسبەیەکی کەم لە گەنجان بێڵینەوە بۆی وڵات چۆل نەکەن. دیارە هۆکارەکان ڕوونا هۆکاری یەکەم ئەوەیە نەبوونی هەلی کارە لای حکوومەت ڕوونا دەرچووی ساڵ بۆ ساڵێ بەشێکی زۆری لە خوێندکارانی ئەزیزمان لە زانکۆکان بەڕاستی دەردەچن تەخەڕوج دەکەن 2000 شوێنگەیان ماڵەوەیە هیچ شوێنێک نییە تێیدا دابنیشن بینە سەر ئەو هاوڵاتیانێ ئەو گەنجانێک کە لە پرۆسەی خوێندندانینە هیچ زمینەیەکی کار نەڕەخساوە. هۆکاری سەرەکی ئاوڕنەدانەوەی لە هاوڵاتیان پشتگوێخستنە پشتخستنی هاوڵاتیانە لەلایەن حکوومەتی هەرێم و بەرپرسان و دەسەڵاتی کوردیەوە ینی هەت مافە سەرەتایەکان چیە تاوەکو ئێستا نەتوانراوە دەستەبەر بکرێت. بەڕاستی ئەو بەرپرسە بەڕێزانەی ئێمە کە دێنە سەر
لە میدیاکانەوە قسە دەکەن پێویستە حقایقێکی دروستی ژیانی خەڵک بخەنە ڕوو ناکرێ بەڕاستی منێکە وەکو کۆمەڵی پەنابەران بەڕاستی کۆمەڵێک شت بشارمەوە لە دەسەڵاتداران لە بەرپرسانی یەکەم کە هەرسێک سەرۆکایەتێک ئێرەم دەگرێتەوە چونکە دوجار ئێمە لە ناو هاوڵاتیانین ئێمە لە ناو هاونیشتیمانیانین ناکرێ ئێمە پەیامی ناڕاست و دروست بۆ سوپاسێک یاخود بۆ دەستخۆشیەک بگەێنین بە هەرسێک سەرۆکایەتێکە نەخێر بە پێچەوانەوە دۆخێکی خراپ دەگوزارێت لە هەرێمی کوردستان دۆخەکە لە ئاقارێکی زۆر مەترسیداردایە ئێمە ساڵانی ڕابردوو بەڕاستی ئەوەی دەڕۆژ نسبەی لە 190 گەنج بوو بەڵام دوجار کۆچی بەلێشاوی بیلاڕوس ئەوەمان پێ دەڵێت کە مەترسیدارە هاوڵاتیان لە هەموو توێژەکان لە هەموو تەمەنەکانی تێدایە ئەوەی کە لە بیلاڕوس بینیمانە ئافرەتی تەمەن 6 ساڵ تەمەن 7 ساڵ مناڵی چیرەخۆرە لەگەڵ خێزانەکەیدا کۆچی کردووە ئەوە بەڕاستی بۆتە مای نیگەرانی بۆتە مای کارەسات بۆتە مایەوەی کە هاوڵاتیان بەتایبەت گەنج هیچ ئومێدێک هەڵ نەچنێت لەسەر دواڕۆژی ئەم وڵاتە کە بمێنێتەوە ئەوەیە هۆکارەکە کە تەواوی دانیشتوان تەواوی تاچی کورد بێزار بۆ لە پشتوێ خستن و لە ئیهمالکردن و لە پەراوێز خستنیان لە هەموو مافەکانیان ناکرێ ئێمە دەبینین کە ئومێد بەڕاستی اقتصاد و داهات و ئابووری هەرێمی کوردستان پشت بە نەوت دەبەستێت لەگەڵ بەرزبوونەوەی نەوت ڕۆژ بە ڕۆژ بژێوی خەڵک قورستر دەبێت گوزەرانی خەڵک تاڵتر دەبێت ئەنی ئێمە وامان دەبینی کە نەوت لە هەڵکشاندا بێ گوزەرانی خەڵک باشتر دەبێت بەڵام دەبینین دوو بەرابەر لە ساڵانی ڕابردوو نەوت لە بەرزبوونەوەدایە بار و گوزەرانی خەڵک لە هەمان کاتدا بەرەو داتەپین دەڕوا بەرەو وێرانتر دەڕوا بۆیە ئێمە ئەو دکتۆرە بەڕێزەی کە ئێستا ببوورە ئەو دکتۆرە بەڕێزەی کە ئێستا باسی کرد کە ئەو کۆچە بەرفراوانەی هاوڵاتیانی کورد و زایت نەتەوەکانی تریش بە کارێکی سیاسی بەکاردەهێنێت و واروە پەنابەر یاخود هاوڵاتی کورد وەکو فشارێک بۆ دەستەبەرکردنی مافەکانی وڵاتی بیلاڕوسیا لە بەرامبەر یەکێتی ئەوروپا بەکاربێنێ ئەزیزی برای کاکە دکتۆرگیان من بە بەڕێزت دەڵێم بەڕێزت ئەو پەیامەی بگەێنە بە وردی تۆ دکتۆری ئێمە دکتۆر نینە تۆ پیاوێکی ڕۆشنبیری نخبەیەکی ڕۆشنبیری نخبەیەکی ڕۆناکبیری نخبەیەکی کە هەزارەها کەس پێ دەگەێنی تۆ دەبێ ئەم پەیامە بە وردی بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و هەرسێک جێگرە بەڕێزەکان ڕوون بکەیەوە بڵێ ئاوڕێک لە خەڵک بدەنەوە لە جیاتی ئێمە بەکار بهێنرین لە بەرامبەر ببینە کاڵایەک بۆ بەکارهێنانی داخوازیەکانی وڵاتی بیلاڕوسیا لە بەرامبەر یەکێتی ئەوروپا کاکە تۆ مافەکەی بۆ دابینکە کاکە تۆ ژیانی دەستەبەرکە ژیانی فراهەمکە بۆ ئەوەی گەنجەکە نەڕوات باشە دەگەڕێم وڵات کاک بەکر سەرەوەکەین ئاماریشتان بڵاو کرد بۆ چەندەوە ئەوانەی کە دەگەڕێنەوە کێس ماڵ و بڵین ئەوانیان لەرزداوە شتیان فرۆشتووە تیان بۆ بکرێت دەگەڕێم وڵات کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت کاک دکتۆر عەبدوڵڵا سەبارەت بە قەیرانی پەنابەران ئەسڵی کێشەکە بیلاڕوسیا و بڵین وڵاتانی ئەوروپای یاخود رووسیا و ئەوروپایە کە ئێستا ئەو قەیرانە دروست بووە ئەوە دەیانەوێت سوود مەسەرە لەو پەنابەرانە وەرگن کە ئێستا بە شێوەیەکی یاسایی ڕۆشتن بۆ بیلاڕوسیا بەس توانجێک تێبینێک لەسەر قسەکانی کاک بەکرد بەس حەزم ئەوە بوو کە ئەوە بڵێم ئێستا لە ئاخیر ئەو سەرژمێری کراوە لە عێراقا ئێستا کە 41,200,000 هاوڵاتی هەیە لە عێراق ئەو 41,000,000 ئەو 41,000,000 تەمەنیان لە 24 سال بەلەو خوارەوەیە ئەو ڕقەمە یان ئەو ژمارەیە ئەوە بۆ ئێمە دەسەلمێنی کە ئێستا لەو عێراقی ئێمە تێداین داهاتوەکەی گەنجە بۆیە پێویستە لەسەر حکومەتی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی زەمینە سازیەک دروست بکاتن هەماهەنگێک دروست بکاتن کە گەنج خۆی خاوەنی وڵاتەکە بێ گەنج بەشدار بێ لە بڕیارە سیاسەکان کە وڵات دەردەسیتن گەنج بتوانێت کە هەست بکاتن کە ئەو وڵاتی تێدا دەژیتن هی خۆیەتی و ئەو وڵاتی کە تێدا دەژیتی داهاتوویەک دەبینی کە دەتوانانی بنیادی بنێ خۆی بخۆیدا بۆیە پێویستە لە سەرمان ئەوە ڕوون بکەینەوە کە کۆچکردن ئاساییە خەڵک ئەتوانێت کۆچ بکە و لە وڵاتانی ئەوروپا لە دەوڵەتێک بۆ دەوڵەتیشتر کۆچکردن بە بەردەوامیە ئەوەی کە شایانی قوبوڵ نییە ئەوەی کە جێگەی نیگەرانیە بۆ ئێمە ئەوەیە کە ئەو خەڵکە لەو وەرزە و لەو کاتە و بەو نەهامەتیە و بۆ پارە زۆریە بتوانێتی بچێتە بۆ ئۆشێنانە
بۆیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە دەربارەی بیلاروسیا تەمان وەکو پێشتری باسم کرد ئەمە یەکەم جار نیە تەمان بیلاروسی ئەم ڕێگای بەکاردێنێ و ئەمە جەختێکی دروست کردووە نەک تەنها بۆ بیلاروسیا لەگە پۆڵەندا بەڵام لەگە وڵاتی فینلەندا لەگە وڵاتی لیتوانیا لەگە وڵاتی ئەستۆنیا ئەمانەش هەموویان کێشیان لەوێ لە وڵاتی ئەستۆنیا ئێستاکە دەوری چل پەنابەرێک هەیە لەسەر ئەو حدودانە و هەروها لە وڵاتی لیتوانیا و لە هەمان شێوەش بە حدودی وڵاتی فنلەنداش بۆ ئەوەی بگەن بە وڵاتانە ئەو وەرەقەی کە دەوڵەتان یاخود سیاست مەدارانی ئەو وڵاتە بەکاری دەهێنن بەنسبەت پەنابەران ئەوەیە کە بتوانن داهاتێک بۆ وڵاتەکەی خۆیان دروستکەن هەروەکو خۆمان بینیمان لە ساڵی 2020 لە تورکیا هەمان بربستەکانی ڕێگاکەی لادا بەرامبەر بە لە تورکیا بەرامبەر بە یۆنان و دەواازی کردەوە کە پەنابەر بڕواتن بەرەو یۆنان ئەمە وای کرد کە یەکێتی ئەوروپا پەیماننامەیەک بکاتن لە نێوان وڵاتی تورکیا لەگەڵ یەکێتی ئەوروپا لەگەڵ یۆنان بۆ ئەوەی دەواازەکە بکاتەوە بتوانێت هەتا پێیان بڵێ ئالوگۆڕی بکرێ زیاتر زمینە سازی بکرێ و خەڵک هام بدرێتن کە بەڕێ ئەگەر کۆچ بکە ئاساییە بەڵام کۆچەکە بە کۆچێکی یاسایی بیتن نەوەک بە کۆچی نایاسایی کە ئەمەش تەبعاً لێرە قازانجەکە زیاتر چێنە ئەو کەسانە کە قاچاقچینە ئەو کەسانە کە ڕەش و ڕووتی ئەو خەڵکە و پارەی ئەو خەڵکە دەخۆن کە خەڵک بەکاردێن وەکو بینیمان لە تەلەڤیزۆنەکانی جەنابتان خەڵکانێکی چەند دەفتەریان داوە بەرەو بچنە بیلاروسیا کەچی لە خۆیدا لە بیلاروسیا تو دەتوانی هەر لە هەولێر ڤیزە عفوان لە بەغدا توانی ڤیزە وەربگری و بەرەو بیلاروسیا بچی بەبێ ئەوەی هیچ پارێک بدێ کەچی خەڵک پارێکی زۆری داوە هەڵ خەڵەتێنراوە کە بتوانی بەو ڕێگای یاسایدا بڕۆ کەچی ئێستا دەبینین پۆڵەندا ئەمر دەواازەی داخستووە باشە بەس کاکتۆر سەبارەت بە ماوەڵی پۆڵەندا وەیەکێتی و پاش ماوەڵێکی نامرۆڤانە نەبوو لەگەڵ ئەو کۆچبەرانە لەو بارودۆخ خراپەدا بوون هەتا ئەگەر بیلاروسیاش بێوێت ئەو پەنابەرانە بڵێن وا بکات کە لە بەرژەوەندی وڵاتەکەی دابێت ئەو فشار لەسەر دروست دەکات بەڵام مامەڵێکی نامرۆڤانە نەبوو چی پۆڵەندا بێت چی ئەوەی لیتوانیا بێ لەگەڵ پەنابەران چی یەکێتی ئەوروپا بەگشتی مامەڵێکی نامرۆڤانە نەبوو ئەو مامەڵەی کە پۆڵەندا ئێستا دەیکا و کردوویەتی و بەردەوامە دەیکا ئەوە سیاسەتێکە کە دەتوانی برێن شەرقی ئەوروپا جێبەجێ دەکاتن لە بولگاریا لە پۆڵەندا وە لە ڕۆمانیا ئەگەر قسە لەگە پەنابەرەکان بکرێ هەمویان بە شێوەی نامرۆڤانە مامەڵەیان لەگەر کراوە ئەمە تەمان وەکو باسمان کرد دژی ئەو یاسایە نێودەوڵەتیانەیە کە وەکو ئیتفاقی جنێڤە لە ساڵی 1950 مادەی 33 پێمان دەڵێ هیچ کەسێک نابێ بگەڕێنرێتەوە کاتێک داوای پەنابەری دەکات بۆ بینێنە بەڕێزەکانتان ڕوون دەکەمەوە داواکردنی پەنابەری مافێکی هەموو کەسێکە هەموو کەسێک دەتوانێت پەنابەری داواکە بەڵام لەسەر دەوڵەتەکە ئەوەیە بیسەلمێنێ کە ئەو کەسە ئەوەیە شایانی پەنابەریاننا بۆیە پێویستە کەسەکان گوێیان لێ ڕابگیرێ و قبول بکرێن کە کێسەکانی خۆیان تەقدیم بکەن کە سەلماندیان ئەم کەسە وڵاتی خۆی بەجێهێشتووە لەبەر هۆکارێک لە هۆکارەکان کە لە پەیماننامەی ساڵی 1950 لە جنێڤە باز دەکاتن خاڵەکانی تێدابیتن ئەگە ئەو خاڵانەی سەلمان کە ئەو کەسە وڵاتی خۆی بەجێهێشتووە لەبەر ئەو خاڵانەی خوارەوە ئەو کەسە دەبی مافی پەنابەری بدرێت و نابی بگەڕێندرێتەوە بۆ وڵاتی خۆی و دژی پەیماننامە نێودەوڵەتەکانە و دژی ئەو پەیماننامەیە کە یەکێتی ئەوروپا لە خۆی لەناو خۆی کە پۆڵەندا بەشدارە لەوە بۆیە ئێستا کە یەکێتی ئەوروپا لەسەر خەتە لەگەڵ پۆڵەندا بۆ ئەوەی یارمەتی و پەنابەران بگرێت دەواازەکە بکرێتەوە گوێ لە کێسەکانیان ڕابگیرێتن و قسە لەگەڵ بکرێتن تەبعاً بە خۆتان دەبینن کە دەواازەکان بە شێوەیەکی وا داخستراوە کە وەکو باسم کرد دژی پەیماننامەکانە سوپاس دەکەم بەڵێ دەگەرم وڵات دواتر دکتۆر بەڵێ لێدوانێکی کاک ئاسۆی ژیان دۆستمان هەیە کە شارەزای بواری کۆچبەرانە ئێستا خۆشی لە پۆڵەندایە بەیەکەوە گوێبیسی دەبین فەرموو بەڕێزان ئێوە خۆتان باشەزان کە لە چەند مانگی ڕابردووە بەلێشاو پەنابەرانی کورد و عێراقی وڵاتیان جێهێشتووە هەزاران گەنج دەیان و سەدان خێزان هاتوونەتە ناو ئەم لێشاوە پەنابەری زۆرەوە و ئەم جارە وەک جارانی تر نییە ڕێگاکەیان گۆڕیوە ئەگەر جاران تورکیا یۆنان و ئیتالیا و قوڵای ئەوروپا بواە ئێستا ڕاستەوخۆ لە بەغاوە سواری فڕۆکەیەکە بێ و هاتوۆتە مینسک پایتەختی بەلاڕوس و لەوێ و ویستێتی بێتە ناو ئەوروپا و سنوورەکانی بەلاڕوس ببرێت و بێتە ناو ئەوروپا خۆتان نەزانن
یان ئەگەر نارزانن بەلاڕوسیا سنوورە لەگەڵ سێ وڵاتی ئەوروپیە کە ئەوانەش لاتڤیایە، لیتوانیایە، پۆڵۆنیایە. بۆیە پەنابەران ویستویانە بێنە ناو ئەم وڵاتانە و لێرەشەوە ئامانجەکانی خۆیان بپێچین کە گەیشتنە زۆربەی زۆریان ئامانجیان گەیشتنە بە بەریتانیا. دیارە بەریتانیا لەوەتی لە برێکسیتی کردو و لێچێتی ئەوروپا دەرچووە تووشی ئەزمەیەکی گەورە بۆ لەسەر مەسلەی پەنابەری و پەنابەرێکی ئێجگار زۆر ڕووی تێ کردووە. جاڕای لە مانگێکە یان لە هەفتەیەکە سەروتر لە 1000 و ئەوانە پەنابەر ڕووی تێکە کە قەت ئەم لێشاوە بە کۆمەڵە بەریتانیای نەگرتوێتەوەوانێت، چونکی ئێستا پەنابەران بەشێکی شانسیەوەیانەیە کە پەنجەمۆریان کەشف نابێ، بۆیە تەنها شوێنێک کە بە ئەمین و ئەمانی ئەزانن ئەوەی بگەنە بەریتانیا. بۆیە سەرجەم ئەو پەنابەرانی کە لە هاتوونەتە بەلاڕوس و لەوێشەوە سنووریان بەزاندۆیان لە سنوورەکانە گیریان خواردووە ئامانجیان گەیشتنە بە بەریتانیا. ئەوەی خۆتان بینیتان لە چەند ڕۆژی ڕابردوو و هەفتەی ڕابردووە میدیاکانی دنیا، سیاسەتی دنیا کەوتە سەر باس و خواز لەسەر ئەو پەنابەرانی کە لە سنوورەکانی پۆڵۆنیا بۆ بەلاڕوسا گیریان خواردبوو و ئەزمەیەکی گەورە هەبوو و دنیا چاوی لەم هەلومەرجە بوو و یان لەم ڕووداوە بوو یان لەم ئەزمە ئینسانیە گەورەیە بوو کە چۆن بتوانرێت ئەم مرۆڤانە نەجات بدرێت لە مەرگ، لە سەرما، لە برسێتی. دیار بوو زۆر زۆر هەوڵ دراوەیان هەزاران ئینسانی ئازادی خواز لە دنیاە ویستیان پشتگیری بکەن، وشتیان کۆمەک بنێرن، بەڵام هیچ یەشێک لەو دەوڵەتانە قبوڵی نەکرد. بە تایبەتی کە بەشی پۆڵۆنیای پەنابەران نزیکتر بووبوونەوە بۆی بێنە ناو پۆڵۆنیاوە و خەڵکانێکی زۆر هەتا نزیک بووبوونەوە لە پەنابەران بە چەند مەترێک، بە 12 مەتر یان بە 16 مەتر نزیک بووبوونەوە کە بۆ ئەوەی هاوکاریان بگەێنن یان بڕیار بدەن چۆن هاوکاریان بگەێنن، بەڵام سوپای پۆڵۆنیا قبوڵی نەکرد. دیارە پۆڵۆنیا لە حربی عالەمی دووەم بەدواوە یەکەم جارە بەو ئەندازەیە سەرباز بجوڵێنێ، هێزی سەربازەکەی خۆی بجوڵێنێ کە زیاتر لە 12,000 سەربازی ئێستا لە سنووری خۆی و بەلاڕوسیا جێگیر کردووە و بۆیە پەڕینەوە ئاسان نیە، سنوون بەرزاندن ئاسان نییە و بیریشتان نەچێ بەڕێزان. ئەم کێشەیەکی سیاسی ئێجگار گەورەیە، ئەمە شەڕێکە بەڵام خەڵک بۆتە قوربانی. شەڕێکی سیاسی گەورەی رووسایە لەگەڵ یەکێتی ئەوروپا، بەڵام رووسیا شەڕەکە بە بەلاڕوسیاکە و ئەوروپاش بە پۆڵۆنیایەکە، بەڵام هەمویان پشتگیری پۆڵۆنیاکەن. دیارە ئەگەر ئێوە بزانن و بەشێکی تر لە دروستبوونی سەرچاوی ئەم کێشەیە ئەوە بوو کە یەکێتی ئەوروپا ئابلوقەی ئابووری و سیاسی و بازرگانیان خستە سەر بەلاڕوسا لەسەر ئەوەی بەلاڕوس ئازادی پێشێرەکە و بە تایبەتی کاتێک یەکێک لە چالاکەوان و ڕۆژنامە نووسەکانی بەلاڕوسیا لە یۆناان و ویستی بپەڕێتەوە بۆ بەتەئارە بێت بۆ لیتوانیا بە کۆمپانی ڕایەن ئایر بەلاڕوسیا و بە سەرۆکایەتی لۆکاشینکۆ کە خۆی ئەو مانۆڕە ئاسمانەی ئەنجامدا بوو، تیارەکەی ڕۆمان ئەو چالاکەوانە بوو نیشتێەوە و ڕۆژنامە نووسیان چالاکەوانەکە بەخۆی و هاوڕێکچەکەیەوە گرت و زیندانی کرد. هەردوای ئەمە ئێوارەکەی یان بۆ بەیانەکەی بڵێن یەکێتی ئەوروپا بڕیاری زۆر توندیاندا و بۆ ئەم جوابدانەوەی بەلاڕوسیا دەستی کرد بە بەخشینەوەی فیزە بە شێوەیەکی زۆر ئاسان بۆ هەموو ئەو وڵاتانەی کە گەنجەکانی ئەیانوێ سەفەرکەن یان شەڕیان تیا یان مشکلاتیان تیا نائەمنیان تیا کە کوردستان و عێراق لە پێش هەمویانەوە بوو و گەنجێکی زۆر بە لێشاو فیزەکانی وەرگرت و بەشێکیان فریاکەوتن بپەڕنەوە و بەشێکی تریان کە ئەم وڵاتانەی سنوور لاتڤیا و لیتوانیا و پۆڵۆنیا کە هەستیان پێکرد سنوورەکان تومتۆڵ کرد، دیواری سیمی 4 مەتریان بەرز کردوتەوانێت جێیشیان داناوە و ئێستا پەڕینەوەکە زەحمەت بوو و ئەو ئەزمە گەورە ئینسانیە دروست بوو کە بینیتان. بۆیە ئێستا پەڕینەوە جگە لەوەی کە ئاسانیە جاریشی تر بەلاڕوسیا بەشێک لەم پەنابەرانی جێڕایەوە بۆ ئەو قاعانەی کە دروستی کردو و هەندێک منەظەماتی تر لەناو بەلاڕوسیا یارمەتیانەدەن و لەو بە جۆرێک ئەو ئەزمەیە یەک تۆزێک ئارام بۆ توانێت ئەگەرچی هەمووی نەگرتوتوانێ، بەڵام بە بڕوای من ئەم ئەزمەیە ئەزمێکی ئینسانی گەورەیە. ئەگەر ئەوان شەڕێکی سیاسی گەورەیان کردووە یان شەڕێکی سیاسی گەورە بەڕێوەیە گەورەتر و گەورەتری بکەن و بەلاڕوسیا و لۆکاشینکۆی دیکتاتۆر کە ئەیەوێت ئەو سیاسەتەی
ئەردۆگان دووبارە بکاتوانێ کە چەند ساڵە شەڕی پەنابەری بە ئەوروپا ئەفرۆشێت و پارە و سەرمایەشی گەورە کۆکاتەوە لەسەری ئەمیش بیستی ئەو سیاسەتە بکە و ئەو سیاسەتی بەشێکی سەرکەوتوو بووە بەڵام ئێمە بە لە ڕۆ ئینسانیەکە و سەیریکەین و هەمومان بتوانین زەخت بکەین هەر ڕێکخرا و گروپ و کەسانێک کە لینکیان هەیە لەسەر ڕێکخراوە ئینسانیەکان بە تایبەتی بمانەوێت بە تایبەتی ڕێد کرۆز واتە خاچی سووری نێودەوڵەتی ئەمنستی ئینتەرناسیۆنال کاریتاس منەظەمای UN هەموو ئەمانە بتوانین فشاریان بخەینە سەر کە بەدەنگ ئەم پەنابەرانەوە بچن و ئەم پەنابەرانە لە مردن ڕزگار بکەن چونکی ئەم ئەزمە ئینسانیە لەوە گەورەترە ئێمە هەر دیوە سیاسیەکەی ببینین و هیوادار حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان لە پۆلۆنیا کە هەم نووسنگانی هەم سەفارەتیانە دەور و نەخشیان هەبێ لەوەی بتوان هەر هیچ نەبێ کۆمەکی مادی کۆمەکی جلوبەرە کۆمەکی خواردن خێمە بۆ ئەم پەنابەرانی کە لە سنوورەکانە گیریان خواردووە یارمەتی بدرێن کە من پێم وایە ئەمە ممکنە و ئەکرێت. بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت وەردەگرین و دەگەڕین و لای بەکر عەلی لە ڕانیە لەگەڵمان بمێنە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک بەکر بگەڕین و لای بەڕێزت سەبارەت بە ئەو کۆچبەرانەی کە گەڕاونەتەوە ئەو 430 کەسە چەندە گرینگە لێرە شاوکاریان بکرێت چونکە ڕەنگە ئەوانە بڵێن شتیان زۆر فرۆشت و بێت خان و ئۆتۆمبیل بۆی بگەن بەوێستا هەموو شتێکیان لەدەستداوە. بەڵێ وڵا سەرەتا بەر لەوەی باس لەوەی بکەم دەمێ وەڵامێکی بۆ جەنابی کاکتۆر داتایەکی ساڵی بۆ ڕاستکەینەوە کەوتی ساڵی 2020 دەرگاکانی بڵێن دەواازەکانی یۆنان بەڕووی لە ڕێگەی تورکیاوە بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە ساڵی 2017 بوو ئەو کۆچە بە لەشاوە دەستی پێکرد کە زۆر لە ئێستا بەرفراوانتر بوو دوای شەڕی نەگریسی داعش بوو ئەو کاتە بەڵام ئەم کۆچە ئێستا جیاوازە لەگەڵەوە خت بۆ پەنابەر ئەو کاتی دەواازەکانی ئەوروپا بەڕاستی بەڕووی هاوڵاتیاندا کرانەوە وەک بینیمان بەداخەوە کۆمەڵە قوربانیشی لێکەوتەوە کە زیاتر لە قۆناغی یەکەمدا 27 هاوڵاتی هەرێمی کوردستان بوونە قوربانی لە دەریای ئیجەدا بەڵام ئەم جاریان وەکو جاری پێش وەکو 2017 نییە کە بڵێ دەواازەکانی یەکێتی ئەوروپا بکرێتە وڵاتانی ئەوروپا بەگشتی بۆ هاوڵاتیان ئەم جاریان جیاوازە بۆیە من دەمەوێت بەڕاستی بە هاوڵاتیانی خۆشەویستمان بڵێن خۆ نەدەنە دەست قەدەر خۆ نەدەنە دەست ڕێگەیەکی هات و نەهات ڕێگەیە کە هیچ ئامانجێکی نییە بە نسبەت ئەو 430 کەسی ئەمڕۆ هاتووەوە دوای دەستخۆشیکردن لە حکوومەتی هەرێم و لە پەیوەندیەکان و لە حکوومەتی عێراق بەڵام پێویستە ئەوانەی کە هاتوونەوە بەڕاستی کاراسانیان بۆ بکرێ لە دۆخێکی خراپدانە هەم لە بواری دەرونیەوە هەم لە ڕووی ئابووریشەوە پارەیەکی زۆریان لەدەستاوە دەبێت بەڕاستی حکوومەتی عێراق کە ئێمە هەمیشە ساڵانە دەبینین میزانیەکی زەبەلاح بۆ بواری کۆچ و کۆچبەران و بۆ مەسلەی ئاوارەبوون تەرخان دەکرێت لە میزانی حکوومەتی عێراق بەڵام من ئەوەم لا سەیرە لە ساڵی 2012ەوە کە ئەو سەردەمی جەنابی کاک دیندار دۆسکی لەوێ وەزیری کۆچ کۆچبەرانی عێراق بووە هەتاوەکو دەگاتە ئێستاش تا ئێستا میزانیەک تەرخان نەکراوە بۆ ئەو پەنابەرانەی کە لە ساڵی 2009 بۆ 2013 ئەو کاتی پێیان دەوت قۆناغی زێڕین بە کۆچی بە پێچەوانەوە بوو 36,000 هاوڵاتی هەرێمی کوردستان لە وڵاتانی ئەوروپا گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان تاوەکو ئێستاش ئەو پرۆژە یاسایە یاخود ئەو ڕژنووسەی کە ئێمە وەکو کۆمەڵەکەمان داومانەتە پەرلەمان بە داقیقی لە 26 دوانزەی 2012 دامانەتە تەواوی فراکسیۆنە کوردیەکان داومانەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ کارێکیان لەسەر نەکردووە لە کاتێکدا لە 2013 دەکرا کۆمەڵێک ئەو گەنجانەی کە ئێستاکەینێ دەگەڕێنەوە بە ماڵ و منداڵەوە ئەو هاوڵاتیانە بوون کە گەڕانەوە لە ئەوروپا بۆ هەرێمی کوردستان بتوانن لێرە ژیانی خۆیان گوزەرانیان تەکمیل بکەن و بتوانن خزمەت بە وڵاتەکەیان بکەنەرێکەوە لە بوارێکدا بۆیە باوەکو ساڵی 2013 لێ نەهات ئەوانەی کە هاتوونەوە با حکوومەتی عێراقی دەعمیان بکات با حکوومەتی عێراقی هاوکاریان بێت بۆی جارێککە بیر لە ڕۆشتن نەکەنەوە ئەوە چارەسەرە کاکی حکوومەتی هەرێمیش کە من کە دەڵام حکوومەتی عێراقی لە وەزارەتی کۆچبەران میزانیەک تەرخان دەکرێت ساڵانە بۆ کۆچ دەبێت ئەو لە حکوومەتی هەرێم پشکی هەیە لەو میزانیەکە چەندە ئەوە پشکی حکوومەتی هەرێمە پێی ڕێژەی دانیشتوان و بەپێی سنووری جوگرافی و بەو شێواز بەڵێ سەبارەت بە ئامار دوێنێ ئامارێکتان بڵاو کرد بۆ ئامارانە
بەڵێ بڵێن پشتان بەچی بەستووە چەندە ژمارەکە بەگشتی لەسەراستی کوردستان و لەسەر من بەداخەوە کە ئەو ئامارە دوێنەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسم کرد ینی من ناخمدا هەژێندرێ بەڕاستی ینی نیگەرانم بەو پەڕی لە ناخمەوە گریانم دێت دەمەوێت جەنابی کاک دکتۆریش و جەنابی سەرۆکی هەرێمیش و جەنابی سەرۆکی حکوومەتیش و جێگرەکانیشیان سەرۆکی پەرلەمانیش با گوێی لەم داتایە بێت ینی بەڕاستی کارەساتە لە 11 مانگی ئەم ساڵدا 28,000 هاوڵاتی هەرێم لە دەواازەکانی وڵاتی تورکیا و بەڕووی وڵاتانی ئەوروپاداوە لەگەڵ ئێساکە و لە شاوی دەیبینین لە وڵاتی بیلاڕوسیا بۆ لاتیڤیا و بۆ پۆڵندا و بۆ پۆلۆنیا 28,000 هاوڵاتی بەڕاستی کارەساتە بە تایبەت لە ئێستادا دەبینین لە سەرمایەکی زۆر زۆر بەڕاستی مەترسیداردایە بەو شێوازەیە من دەبەری ڕاپەڕینت بە عینە بۆ دێنمەوە کاکێ ئەوە گیان باڵێکە جێگای سەرسوورمانە لە 2 قەزا و 9 ناحیە 7,800 هاوڵاتی کۆچی کردبێ بەڕاستی دەبێت لایانی پەیوەندیدار بەڕاستی دەبێت دەسەڵاتی کوردی بێتە سەرخەت بۆچی لەم 2 قەزا و 9 ناحیە بۆ دەبێت ئەو هەموو هاوڵاتیە بڕوات بزانە هۆکارەکەی چی ئازیزم لێرە لەو سنوورەکە کە بۆتە چەقی یەکلایکردنەوەی ململانە سیاسیەکان ئەزیزی برای دەبینی لەم دەڤەرەی یەک پرۆژەیەکی خزمەتگوزاری لێ نییە لە کاتێکدا باشترین پێدەشتی هەیە هەم بۆ بواری کشتتوکاڵی هەم بۆ بواری گەشتیاری کاکە ناکرێت 450,000 هاوڵاتی لەم سنوورەدا بژیا بەڵام کارگەیەکی لێ نەبێت باشە دەبێ بێنە سەرخەت بەڕاستی ینی بەڕاستی جێگەی داخە ئێمە لەم 11 مانگەدا 34 هاوڵاتیمان بۆتە قوربانی 34 دایک جەرگی سوتاوە 34 باوە پشتی شکاوە ئەوانە خێزانیان هەبۆ زۆربیان بێوەژن بوونەوە بەس لە دەبەری ڕاپەڕی لەو 34 هاوڵاتی هەرێم لە 11 مانگی بەڵێ لەو 11 مانگەدا 34 هاوڵاتی هەرێم لە ڕێگەی نێوان وڵاتی تورکیا و یۆنان تورکیا و ئیتالیا بەشێکی زۆر کە بوونە قوربانی دوو هاوڵاتیکەمان لە وڵاتی ئیتالیا قیتار لێداوە کاکە وڵاتی هاوڵاتی چکەمان کە خەرشەی سادقە لە تورکیا سیارە لێداوە ژیانی لەدەستداوە کاکەوە 9 هاوڵاتی لە وڵاتی بیلاڕوسیا گیانی لەدەستداوە 13مان لە یەختێکی تردا لەدەستداوە کاکە تاکەی بەڕاستی ببورەتخوا با من پەیامەکەم گەێنم من کەو قسەیە دەکەم من کاکە هاوڵاتیم ئەم وڵاتەمە من بۆ خۆم ڕۆڵەی ئەم وڵاتەمە من ناخم دەهەژێ دیارە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە دەسەڵاتەکەی خۆم پێ باشترە دەسەڵاتێکی تر ئەوان باز لەوە دەکەن کە سیاسەتێکە پەنابەر بەکاردێنێت بەرامبەر بە یەکێتی ئەوروپا کاکە با ئێمە ڕۆڵەکانی خۆمان مافەکانیان بۆ دەستەبەر بکەین ژیانیان بۆ فەراهەم بکەین با مناڵەکانی ئێمە ڕۆڵەکانی ئێمە هاونیشتیمانن نەبێتە قوربانی سپاس دەکەم کاک بەکر دواتەگرم بۆ لای بەڕێزت بەرلۆی بچینە لای کاک دکتۆر لێدوانێکی ڕەگەس کەمال ڕێخەری ڕێکخراوی حەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤمان هەیە کە ئێستا لە پۆڵەندایە فەرموبەیەکەوە دەیبینی سڵاو بینەرانی پێم تیV لێرەوە لە پۆڵەندا لە نزیک سنوورەکانی نێوان پۆڵەندا بیلاڕوسیاوە لەگەڵتانم ئەمڕۆ ژمارەیە کۆچبەری دیکەی کورد گەیشتە ناو نەخۆشخانەکان بەهۆی دوایە کە دەستگیرکەم لەلایەن سەربازانی پۆڵەنداوە باری تەندروستیان تێکچوو لەوانە ژنان منداڵ و هەروەها ئێستا دوو ژنی کوردی باشووری کوردستان تەنها لە نەخۆشخانەیەکی پۆڵەندا لە حاڵەتی خەتەردان و لەژێر چاودێری سەردان و ژمارەیەک منداڵ لەوێ بوون ئەمڕۆ وێنەکانیشم بڵاو کردەوە لە ئەکاونت خۆم کە ژمارەیەک منداڵی کۆچبەری کورد بوون کە باری تەندروستیان ناجێگیرە تا ئێستا هەروەها ئەو خانەوادانێ ئەو کەیسانی کە ئەمڕۆ قسەمان لەگەکردن لە ڕێگەی گروپی گرانیسا کە ئێمە لە ڕێگەیەوە لە ڕووی یاساییەوە دەتوانین بەرگری لەو کەسانە بکەین کە سەربازانی پۆڕە دەدوای دەستگیرکردیان نیانگەڕێنێتەوە بیلاڕوس زۆرە لەو کەسانی کە باسمان کردن لەگەڵیان کە قسەیان کرد هۆکاری جێهێشتنی وڵاتان یەکێک لەوانە بۆ نەخەڵکی
زاخۆبوو و گوندەکانی سەر سنوور لەگەڵ تورکیا بەهۆی ئەو تۆپبارانی کە هەیە و داگیرکاری سوپای تورکیا کە هەیە و شەڕی نێوان سوپای تورکیا و هێزەکانی پەکەکە گوندەکانیان زۆربەی چۆڵ بووە بەهۆی ئەو تۆپبارانی کە لەسەریان بەوەکو خۆی باسی کرد بە هەلیکۆپتەر بە F-16 لیان درراوە بۆی ناچار بوو گوندەکان چۆڵکەون جێ و ڕێی خوان با زێری با و باپیرانیان چۆڵ بکەن و هۆکاری دیکە هەیە وەکووانە چالاکوان هەیە ڕۆژنامەوان هەیە کە ئێستا بە هەموو شێوەیەک ڕەتی دەکاتەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە فەرمانی دەستگیرکردنی هەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان حکوومەتی هەرێم کە کەسێکی ڕەخنەگیر بووە یاخود ژمارەیەک لەوانە کە ئێستاش لە بیلاڕوسیا یاخود لە پۆڵەندا ناتوانن قسە بۆ ڕۆژنامەوانان کرد لەبەر ئەوەی ترسیان هەیە لەوەی کە ئەگەر هاتوو دیپۆر کرانە بۆ هەرێمی کوردستان ئەوە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە دەستگیر دەکرێن و ئەشکەنجە دەدرێن و شوێن بزر دەکرێن بۆ ئەمەش ئێمە و کوڕەکای حەبدیشەوە مافەکانی بۆ چەندین کەیسمان هەیە کە ڕۆژانە بڵاو دەکەنەوە تەنانەت ئەوانە بەزەی بە کادیر و لاگیری خۆشان ناکەن لەسەر لایک و کۆمنتێک خەڵکی دەستگیر دەکەن و داڵفێن و شوێن بزری دەکەن بۆیە من وەکو وەڵامی کەش بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە کاتێک باز لەوە دەکات کە کۆچبەران هیچ کێشێکی سیاسیان نیە بەڵکو هاوڵاتی ئاسایشکە دێتە ئێرە لە کاتی چاوپێکەوتنەکانمان بۆ پرسی مافی کۆچبەری یەک لە پرسیارەکانمان ئەوەیە کە بۆچی وڵاتەکە جێهێش لە وەڵامدا دەڵێن بەهۆی ئەو ململانە سیاسی ناشەریفانی نێوان ئەو دوو حیزبی دەسەڵات کە هەیەە ژیان و گوزەرانی لە خەڵکی داگیرکردەوە هەروەها دەست نەخسووتە ناو هەموو سێکتەرەکان و کایەکانی ژیان گەنجێک کە دوای ئەوەی خوێنی تاوە دەکات ناتوانێت دابمەزرێت کارێک دۆزێتەوە تەنانەت لە کارتی تایبەتیش ناتوانێت بەهۆی ئەوەی کە ئەگەر لە ئەنگری بۆ بەرپرسێک بۆ لایەنێکی حیزبی نەبێت لە زۆنی زەرد و سەوز ئەوە ناتوانێت بە ئاسانی کاری دەست بکرێت بۆیە ئەوانە هەموو هۆکارەکانە بەجێشنە بە دەرەجەیە کە ئەگەر هەژاریش بن ئەوە بۆ دەگەڕێنێتەوە کە بەهۆی ململانی سیاسەکانی هەردوو حیزبی دەسەڵاتەوەیان بەسەر هاتەوە وڵاتیان جێشت و ناچار بوونە ئەگەر نا هیچ کەسێکان لەوانە حەز ناکەن زێدی خۆیان بەجێ بێڵن و لێرە هەست بە غەرێبی دەکەن بەڵام دوجار بەهۆی ئەوەی کە ئەو سیستەما حکومڕانی فەشەلەی ئەو سواردوی کە هەیە لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا بەردەوامی هەیە وای کردووە کە گەنجان ژنان بە تایبەتی لە دوای دروستبوونی و کابینە نوێیە حکوومەتە پۆلیسی کە بەڕێوە دەچێت لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هەروە زیندانانی بادینان ئەو ڕەشبگیری کە کرا لە بادینان و هەروەها ئەو دەنگدانی کە کرا جارێکی تر خەڵک دنیا بۆ لەوەی کەوانە ناتوانن پرۆسەیەکی هەڵبژاردن و دەنگدانی پاک و نەزیف بکەن و ناتوان خۆیان گۆڕن و ناتوانێت چاکسازی بکرێت کە ماوەی 2 ساڵ حکوومەت دروستمی چاکسازی بەرز کردەوە بەڵام تەنها بە زیادکردنی باج و قورسکردنی بژێوی ژیانی خەڵک زیادی کردووە لەوە زیاتر هیچی دیری نەکردو یاخود موچەی پاشکەوت کردووە بۆیە ئەوە هەموو ئەو هۆکارانن کە خەڵکی ئەو ڕێگە قورسونە هەموارە ناخۆشە دەگرێتە بەر بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا. زۆر سپاس. جارێکتر سڵاوتان لێبێت کاک دکتۆر عەبدوڵڵا وەلای بەرزت سەبارەت بەوەی کە ئەو کێشەی کە لە نێوان بیلاڕوسیا و یەکێتی ئەوروپا هەیە بڵێن هیچ وتوێژە کراوە سەبارەت بە چارەنووسی پەنابەران وتوێژی فەرمی لە نێوان بیلاڕوسیا و لەگەڵ یەکێتی ئەوروپا بۆی چارەسەرێک بدۆزرێتەوە یاخود پێشتر سەرۆکی بیلاڕوسیا لۆکاشیکۆ باسی لەوە کردبوو کە غازی ئەو غازی کە لە وڵاتەکەی دەچێت بۆ ئەوروپا دەیگرێتەوە ئەوە ڕەشەیە جێبەجێ دەکات؟ بەڕێ ئەو پاڵەپەستۆیە هەیە لە نێوان تەبعاً یەکێتی ئەوروپا و بیلاڕوسیا ئەوەی لێرە کێشەکەی ئەو پەنابەرانی کە دەستنە وڵاتی بیلاڕوسیا ئامانجێکیان ئەوەیە کە وڵاتەکە بەجێبێنن ئەوە نییە کە لە بیلاڕوسیا داوای پەنابەری بکەن دەیانەیە بچنە ئەوروپا یان دەیانەیە بچنە ببورن پۆڵەندا و لە پۆڵەندا بچنە دەوڵەتانی ترەوە بۆیە ئێستا ئەوەی کە لەسەر یەکێتی ئەوروپا کە دەبی ئەنجامی بدا و ئێستا ئیش لەسەر ئەوە دەکەن ئەنجام بدرێ ئەوەیە کە ئەو پەیمان نامەیە کە وتم پێشتر باسم کە لە ساڵی 2016 لە نێوان تورکیا و یۆناان و یەکێتی ئەوروپا بەسترا و پەیمان نامێشتە دیسان لە بەسترا لە نێوان لیبیا پاشەوەی کە قەیرانەکانی لیبیا هەبوو لەگەڵ ئیتالیا هەمان پەیمان نامەیەکی ئیتفاقەیەکی دووقۆڵی یا سێقۆڵی ئەبێ هەبێتن لە نێوان بیلاڕوسیا پۆڵەندا لەگەڵ یەکێتی ئەوروپا تاوەکو ئەو دەواازەیە چارەسەر بکرێ خۆتان دەزانن لەو 4000 کە هاوڵاتیە یان ئەو پەنابەرەی کە ئێستا کە لە حدودەکانن تەنها ئەو ژمارەیەکی کەم گەڕاینەوە 430 کەس کەواتە ئەو خەڵکانە هەست بەوە دەکەن کە گەشتبینیەک هەیە بەوەی کە دەواازەکان بکرێتەوە و دەواازکردنەوەی دەواازەکانیش زۆرجار لە ڤیددیوەکان کە دەبینین کە بیلاڕوسیەکان یان ئەوانەی کە لەوێن دەڵێنە هەوڵ دەدەن کە دەواازەکە بکەنەوە بەڵام کێشەکە لە لای
پۆڵەندایە کە دەواازەکە داخنەوە تەبەن دوێ لە 16 ئەم مانگە نەتەوەی گرتوەکان ئیدانەی ئەو کارانەی پۆڵەندای کرد بەرامبەر بە ئەو کارانەی پۆڵنەکە بەرامبەر بە پەنابەران و ناویشی بردبەوەی کە دژی مافەکانی مرۆڤ و دشی مافی پەنابەریەتیە و لە هەمان کادا یەکێتی ئەوروپا ئێستا کە وەکو باسم کرد لە سەرخەتە لەگەر پۆڵەندا بۆ ئەوەی دروستکردنی چارەسەرێک بکە ئەوەی کە لە بەرژەوەندی ئێمەیە بەڕاستی ئەگەر مانەوەی کێشەکە چارەسەر بکرێ ئەوەیە دەبی کە نوێنەرانی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لە پەرلەمانی ئەوروپا بتوانن پاڵەپەستۆیەک بخەنە سەر یەکێتی ئەوروپا بە ئەوەی ئەو هاوڵاتیانە لێ بگەڕێن بچنە داخل بن بەرەو ئەوروپا کە داخل بن بەرەو ئەوروپا تەمان ئەم هاوڵاتیانە ناچن لە ئەوروپا لە پۆڵەندا داوای پەنابەری ناکەن زۆربیان ئەڕۆن بەرەو ئەڵمانیا و بەرەو بەریتانیا کە تەبعاً وەکو جەنابیان کە بەکرد باس کرد زۆربیان دەسن بۆ منتقەی تەبعاً سەنگات و دانکێخ کە لە فەڕەنسا پاشان دەڕۆن بەرەو بەریتانیا بۆیە تەبعاً یەکێتی ئەوروپا لە ناو خۆشی کاک حەکیم بەڵێ فەرمو لە ناو خۆی ناکۆکیەیە بەس ئەوەندە وتم بەڵێ لە ناو خۆشی یەکێتی ئەوروپا ناکۆچیشی زۆری هەیە حکمی ئەوەی کە بڵێن پاشەوەی کە بەریتانیا برگزیت بوو کە دەرچوو لە یەکێتی ئەوروپا ئەمەش ناکۆچێکێ لە نێوان دەوڵەتەکان لەگەڵ یەکدریە بە تایبەتی لە نێوان شەرقی ئەوروپا لەگەڵ غەربی ئەوروپا ئەم ناکۆچیە وای کردووە کە هەم لە ڕووی پەنابەرانەوە هەم لە ڕووی سیاسیەوە کە زۆر جار وەکو باسم کرد بە وەرەقەیەک بەکاردەهێنن بۆ ئەوەی بتوانن داهاتێک بۆ وڵاتی خۆیان دابی بکەن باشە دکتۆر بە کورتی چەند پرسیارێک تا ئێستا بیلاڕوسیەتی دەستکەوتووە لەو فشارانەی کە دەیکا بۆ سەر ئەوروپا لە ڕووی داراییەوە هیچی دەستکەوتووە یان چی دەست دەکەی بە کورتی بێسپاس دەکەم طبعا ئەوەیە ئامانجەکە زیاتر دەیەوێتن بەلایکمی ئەگەر داهاتیشی دەست نەکەوێ ئابلۆقەی ئابوووریەکەی کە لە سەرەتی کەم بکرێتەوە کەمکردن یعنی وەکو باسم کرد بەستانی بۆڕی نەوتەکە و ئابلۆقە ئابوووریەکە و بەکارهێنانی ئەوە هەمووی لە قازانجی بیلاڕوسە لەو حالەتە چکە بیلاڕوس لێرە ئامانجەکە کە دەتوانین بڵێ میدیا ئێستا کە لە بیلاڕوسی ئەم میدیایە و کە بوویتە سنتەرێک بۆ میدیا ئەمە تەبعاً باشیەکی بۆ بیلاڕوسی هەیە تەبعاً وەکو دەزانن کە خەڵکانێکی زۆریش تەبعاً ئەو پارەکە سەرف دەکەن کە دەچێن بیلاڕوس ئەمەش سەرفکردنی پارەیەکە تەبعاً ئێستا کە کۆمەڵە ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە مەدەنیەکان هەموو ئێستا لەوێ لە بیلاڕوسن و ئیش دەکەن و یارمەتی پەنابەران دەدەن باشە زۆر بە کوردی سەبارەت باز لەوەیە کە لە سەردەمی جەنگی دووەمی جیهانی پۆڵەندەکان هاتبنە کوردستان و یاخود بڵین ئێستاوەی کە دەکەوێتە ناو سەدابڕێنراوەکان شتیوە هەبووە بڵین ئەوەندەی کە بەڕێز متابعات کردبێت پۆڵەندەکانە کە ئێستا و مامەڵە خراپە لەگەڵ کۆچبەرانەکە بە کورتی بێ سوپاس دەکەم وا هەز ناکەم کە ئەمە بەشێک بێ زیاتر ئەمە ئامانجێکی خۆیانە پۆڵەندا بەرامبەر بە یەکێتی ئەوروپا چکە بە خۆتان ئەوەیە کێشەکە بەڵاکەم کێشەیەک بێ پەیوەندی هەبی بە کوردی بەڵام کورد وەکو پێم گوت و لێرە زەرمەندە بەڵێ سوپاس دەکەم کاک بەکردو دەقەش بۆ بەرەزت سەبارەت بەوەی کە بڵێن کۆچبەرە هەر لە بیلاڕوسیا نیە لە یۆنانە لە دارستانەکانی فەڕەنسا لە هەمووی لە کێشەدان باسی ئەوەش دەکرێت کە پێشتر بەشێکیشان ڕۆشتون بۆ لیبیا و میسر و ئەوانە بە کورتی دوو دقە بۆ بەڕێزت کەمتر لە دوو دقە سوپاس دەکەم بەڵێ وەڵام من خوازیار بووم بابەتەکەی ئەم شەومان بەشداربوونی و بەڕێزانە زیاتر چڕیکەینەوە لەسەر گرفتەکان و پەنجە بخینە سەر برینەکانی هاوڵاتیانی خۆمان نەک داخلی چێشە ململانێ و چێشمە چێشمەکانی دەست خۆش بێ من دەمەوێت بەڵێ ئێمە دەبێت بەڕاستی من دواقسەمەوەیە من دەمەوێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کۆمەڵێک لێشاوێک ڕاوێژکار و کۆمەڵێک لەو بابەتانەی هەیە بوونە پەردەیەکی ڕەشیان دروست کردووە لە نێوان هاوڵاتیان و لە بەرامبەر بەرپرسانی یەکەم لە حکمی دەسەڵاتدا کاکە ئەوانە نەخۆڵێ ئەوانە گوێەکانی بەرپرسانیان خنیوە بۆ خۆیان نانە ناو هاوڵاتیانەوە هەر کەسە بە جۆرێک قسە دەکات هەر کەسە بە جۆرێک وتاف دەدا هەر کەسە و خوێندنەوەیەکی لەسەر هاوڵاتیان هەیە ئەیتر ئەوە هۆکارەکەیەتی من پێم باشە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەسەڵاتە بڵێن دەسەڵاتەکانی سەرۆ لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەت و پەرلەمان بە خۆیاندا بچنەوە بە زووی بێنە سەرخەت پلانێکی تۆکمەیان هەبێ بۆ ڕێگریکردن لەم کۆچە ئێمە بەڕاستی بە مەترسیداری دەبینین ئێمە بەڕاستی ناخمان بۆی دەهەژێ چەند ساڵە ئێمە هاوار دەکەین
دەڵێن بەرنمەیەکتانە بێ بۆ ڕێگریکردن لەم کۆچە ساڵ بۆ ساڵ قورستر دەبێت ساڵ بۆ ساڵ ڕێژەی کۆچ لە هەڵکشاندایە ناکرێ ئەم دۆخە بەو شێوە چەق بەستووە بمێنێتەوە. ئیترە گەرەوان مەبەستیان بێ زۆر ئاسانە زۆر بە ئاسانی دەتوانن بیکەن کاکە نسبەی سەرمایەکانیان لە دەرەوەی وڵات کە خستویانە گەر بۆ پرۆژە کاکە نسبەی لە 100 دەی بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆی خوێندکارانی زانکۆ خەڵکی بێکار بچن لەوێ ئیش بکەن. ئێمە لەگەڵەوە دانینە هەڵاوستانی فەرمانبەر دروست بێ ئێمە لەگەڵەوە دانینە کەڵەکەبوویەکی زۆری فەرمانبەر لەسەر حکوومەت دروست بێ بەڵام داوا دەکەین لە حکوومەت هەرێمی کوردستان لە بەرپرسەکان ئەو پرۆژە و ئەو سەرمایه‌گوزاریانەی لە وڵاتانی تورکیا بەرەو سەرخستویانەتە گەر کاکە نسبەی لە 100 دەبێنەوە بە هاوڵاتیانی خۆ سوودی لێ ببینن با چیتر هەرێمی کوردستان بەڕاستی بەڕەخمێکی ڕەش و ناشیرن نەبیندرێت لە بەرامبەر یەکێتی ئەوروپا چونکە گومانی تێدانیاوەی دەچێت کەیسێک دەدا ئیتر 2000 خراپی و لێککەوتە و کاردانەوەیکی خراپی لەسەر حکوومەت هێرێم و نەتەوەی کوور دەشتێتەوە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان بەکر عەلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە ڕانی و لەگەڵمان بووی هەروە دکتۆر عەبدوڵڵا عومەر دکتۆرە لە بواری کۆچ لە هەولێرە و سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.